دوای ئەوەی کۆمپانیای دیلۆیت بۆ وردبینیکردن لە کەرتی نەوتدا راپۆرتی 6 مانگی یەکەمی ساڵی ڕابردووی لەسەر کەرتی نەوتی هەرێمی کوردستان بڵاو کردەوە. لە ئیسادا ئەو راپۆرتە لە پەرلەمانی کوردستانە و لەلایەن ئەندامانی پەرلەمانی کوردستان و وردبینی بۆ دەکرێت. سەرۆکی لیژنەی نەوت و گازش لە پەرلەمانی کوردستان دەڵێت ئەو راپۆرتە لە ئیسادا لە پەرلەمان لەژێر دیراسە و لێکۆڵینەوەدایە. دوای تەوابوونی ڕخنە و بۆچوونەکانی خۆمان لەسەر ئەو راپۆرتە بڵاو دەکەینەوە. راپۆرتی دلۆیت جارێ لە قۆناغە سەرەتاییەکانێتی چەندین بەشی تری ماوە کە باس لە کەم و کورتی و لە نوقسانەکان ئەکا لە ئیدارەکردنی کەرتی نەوت و گاز ئەو هێشتا تەواو نەبووە. لەبەرەوە ئەتوانی جارێ بڵێ لە قۆناغی سەرەتاییەتی ئێمەش دوێنێ بەشی یەکەمی سەرەتایی راپۆرتەکەمان وەرگرت لە قۆناغی دراسەکردن داین و بێگومان کە بەشەکانی تریشمان بۆ هات کە ئێمە ئەوەمان ئەوێ کە باس لە کەم و کورتیەکان بکە ئەو کاتێمەش قسەی خۆمانە بێت. ئەندامێکی پەرلەمانی کوردستانش ئاماژەبەوە دەکات ئەو راپۆرتۆی دیلۆیت هەموو ئەو دەنگوانی ڕەواندەوە کە باز لە ناشفافی لە کەرتی نەوتی هەرێمدا دەکرد، چونکە دوای بڵاوبوونەوەی ئەو راپۆرتە تا ئێستا هیچ کەس و لایەنێک ڕەخنەی لێ نەگرتووە کە ئەمەش ئەوە دەگەێنێت راپۆرتەکەی دیلۆ سەرکەوتوو بووە و حکومەتی هەرێمیش هەنگاوی باشی ناوە بەرەو شەفافیت لە کەرتی نەوتدا. لە 6 مانگی ڕابردووشدا ئەحسایەکی بەیان کردووە تاکو ئێستا کەسێک نەبووە ڕخنەیەکی جددی لەم ئەعلانکردنەی شەفافێتی نفت لە کوردستان بگری کە لەلایەن کۆمپانیای دیلۆیت ئاشکرا کراوە. ئەمە خۆی لە خۆی داوا ئەکا کە ئێمە لە کوردستاندا بەرەو شەفافێتێکی زیاتر لە هەموو بارەکاندا بە تایبەتی لە کەرتی نفت کە قسەی زۆرتری لەسرە لەو بارەدا هەنگاو بنین. ئەمە زۆر گرنگە کە ڕۆن ببێتەوە لە کوردستاندا بۆ خەڵکی کوردستان و بۆ لایەنە سیاسیەکان و هەتا بۆ خودی لایەنی عێراقیش کە بڵێ لە هەرێمی کوردستاندا نفت بە پرۆسەیەکی شەفافدا تێدەپەڕێتن و هەموو ئەو دەنگ و تۆز و غوبارانەی کە لە سەریدا ماوەیەکی زۆر لەسەریان دروست کرد بوو نەیهێشتونێ. کۆمپانیای دیلۆیتی ئەمریکی دوای ئەوەی لە ساڵی 2016دا حکومەتی هەرێم ڕێکەوتنێکی لەگەڵ ئیمزا کرد بە ئامانجی شەفافیت لەوە بەرهێنان و فرۆشتنی نەوتدا، لە سەرەتای ئەم ساڵدا ئەو کۆمپانیای یەکەمین راپۆرتی خۆی دەربارەی داهات و خەرجەکانی هەرێمی کوردستان لە کەرتی نەوتدا بڵاو کردەوە. واش بڕیارە لە ئایندەیەکی نزیکدا راپۆرتی 6 مانگی دووەمیش بڵاو بکاتەوە. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.